وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم ژمارە بڕیاری نوێی خۆپارێزی دەرکرد و قەدەغی هاتوچۆی نێوان پارێزگاکانیشی درێژ کردەوە. لە ڕاگەیەنراوێکدا وەزارەتی ناوخۆ بڕیارەکانی بڵاو کردەوە و تێیدا هاتووە ڕاگررتنی هاتوچۆ بە شێوەیەکی تەواو لە نێوان پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دۆک و هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکانی ڕاپەڕین و گەرمیان لە کاژمێر 12ی 15 حوزەیران تاوەکو کاژمێر 12 شەوی 1 تەمموز. هەروەها ڕێگا دەدرێت بەو کەسانی ڕێگەپێدانی فەرمی و گەشتی بۆ پارێزگایان ئیدارە سەربەخۆکان کردووە لە ماوەی 24 کاژمێر لە بەکاربوونی ئەم ڕاگەیەنراوە بگەڕێنەوە شوێنی خۆیان. ئاماژەی بەوەش کردووە ڕاگررتنی سیستەمی ڕێگاپێدانی ئەلکترۆنی لەو ماوەیەدا جگە لە نەخۆشی شێرپەنجە کە پێویستی بە چارەسەر هەیە و ئەو نەخۆشانی پێویستیان بە نەشتەرگەری هەیە ئەماش بە هەماهەنگی نێوانیەکە ئیداریەکان. هەروەها وەزارەتی ناوەخۆوەی خستە ڕوو شۆفێری ئۆتۆمبیلەکان بە هەموو جۆرەکانیەوە لە کاتی هەبوونی سەرنشین لەگەڵیاندا پابەندن بەبەستنی دەستکێش و دەمامک بە پێچەوانەوە گەر پابەند نەبن بە بڕی 50,000 دینار غەرامە دەکرێن. هاوکات لەگەڵ درێژبوونەوەی قەدەغی هاتوچۆی نێوان پارێزگاکان و تەبێژی وزارەتی تەندروستی مەترسی دۆخی ئێستا دەخاتە ڕوو دەڵێت ئەگەر هاوڵاتیان پابەند نەبن ڕۆژێک دادێت وەزارەتی تەندروستی دەستەوەستان بوەستێت و ئیتر توانای چارەسەرکردنی نەبێت چونکە توانای وزارەتەکە سنووردارە. لە قۆناغ یەکەمی توشبووان بەشی زۆریان بێنیشانە و جێگیر بوون بەڵام بەداخەوە ئێستا بەتایبەت دوای نیوەی دووەمی مانجی پێنج کە حاڵەتەکان بەرەو هەڵکشانن حاڵەتی توندی زیاتر تێدا باری تەندروستی ناجێگیری زۆر تێدا ئێستا نزیکەی 50 خۆشمان هەیە کە پێویستی بە ئۆکسجین هەیە نزیکەی کەمتر لە 10 خۆشمان هەیە دەوروبەری 5 تا 6 نەخۆشێک لەسەر ئاستی پارێزگاکان کە باری تەندروستیان زۆر خراپە ئەگەر بەم شێوە بەردەوام بێت دەگەینە ئەو ڕۆژەی کە نەخۆشخانەکان پڕ ببن و ئامێر و پێداویستی پزیشکی هیچی نەمێنێت و بگاتە ئەوەی کە ئیدی ئێمە وەک وەزارەت توانەکانمان کۆتایی پێبێت و دەستەوەستان بوەستین کە هیوادارم خوانەکردە نەگەینە ئەو ڕۆژە. ئەگەر هاتوچۆ نێوان پارێزگاکان سنووردار بکرێت بەرکەوتن لەگەڵ هاوڵاتیان زۆر کەم دەبێتەوە هاوڵاتی لە نێوان خۆی بەرکەوتنی کەم دەبێت کەم بەرکەوتنانە کەم بۆ هێواشەوەش حاڵەتەکان نزیک دەبنەوە لە کەمبوونەوە لە سفر ئەمە بەرەو کۆنتڕۆلکردنی ئەو پەتایە دەڕۆین. بەوتەی بەرپرسانی تەندروستی و لایەنە پەیوەندیدارەکان هێشتا مەترسی زیاتری بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان لە ئارادایە هەر بۆیە ڕێکارەکانی خۆپارێزی بەردەوامن داواش لە هاوڵاتیان دەکرێت پابەندی ڕێنماییەکان بن تاوەکو ڕێگری لە زیاتر تەشەنەسەندنی ڤایرۆسەکە بکرێت. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.